شەو دانیشتێک بەڕێوە دەچێت لە شارە جوانەکەی دەربەندی خان بۆ شینی وەستاکاوی خۆشەویست و ئەو هاوڕێیانەی خۆی لێرە نییە جێگەی خاڵی لێرەوە سڵاوی لێبێتە تاک و وڵاتی بەریتانیا ئازف و هاوکاری خۆم کاکامانجی خۆشەویست کامێرەمانی عەزیز دامون کەرکووکی ئای بژیت یەڵا ماجیان کاتەوەی ڕۆیشتووی خەم لە دڵما پاشایە خۆر لە یادم ناچیە هەرچەندە بێوەفایە نقمون لە تەناییدا بەزەیت پێمانایە ئەوی کەنگی هاوایە ڕۆشتن ناڕەوایە ناشکری نەبێ خوایە بەشی من بۆچی وایە کە خاوەن قەرار نەبووی ئەوینمان بێمانایە جەوری تۆ وەک دەریایە هەناسم سوارە نایە ژینم بە چاوی بەندە بێ و خۆشیم بۆ نایە خۆشەویستی نەماوە هەمووی بۆتە سەرمایە ئەو کەسەی خۆشم دەوێت دەمێک هەمێ ئاگایە ژینی من نەمووی شەوە خۆری وا مەڵایە بە حاڵ دەڕۆم بە ڕێگە دوورە و کۆتایی نایە ژینی من هەمووی شەوە خۆری وا مەڵایە بە حاڵ دەڕۆم بە ڕێگە دوورە و کۆتایی نایە بۆ شوێنەی وەستاکاوە بەندم هێنایەکایە ئەوە بە خۆشی کێیە سڵاو لەو ماندانە شتێکی دامون چی بکەم بۆم نایە ئەوە بۆ کاکە حەسەن بە دوور بێ لە بەڵایە یەساکە لە وێنانە خەمی کۆتایی نایە باوانی وەستاکاوە بۆ من وێنەی برایە ئەوە بۆ کاکە ئەحمەد ئەم شەو ئەحمەدمان لایە ئەوە بۆ کاکە ئەحمەد برای مامۆستایە دامون کوێر بووین سڵاو لە ماماوەڕێت بژیت مردمەوە دوو ساڵە هاوڕت لێ نەدامەوە دوێنێ شەو بۆ هاتنەوەت لە خوددا پاڕامەوە دڵم داوای تۆ دەکا مردما بەو زامەوە
لەو ساتەوەی ڕۆیشتی ساتێک نەحەسامەوە عاشق بۆ جۆرە نابێ لە پشت ڕاچەمامەوە یەن لە گریاوم بۆ تۆ هەر بەو خەمە مامەوە ساقی بگەل لە حاڵم بەو دەست پێک و جامەوە وام لێ تۆ بە جۆرێک کەس نایە بەلامەوە لەو ساتەوەی عاشقت بووم بەبێ کەسی مامەوە باسی عاشقانە بیستم بە تۆوە کولامەوە بۆشینەی وەستاکاوە ئەو بەندەی نامەوە هەزار داخۆ مخابن خۆی نییە لە لامەوە خەیا ئەحمەدی برای دانیشتوە لە لامەوە بەخۆشی ئەو برایانە وا بەندم هێنامەوە بەخۆشی ئەو برایانە بەبەند ناومێنانەوە سالە منی بێحاڵ هیچ کەس ئاگای نەماوە دڵچەقیوە لە خەما دڵ بە ژان و زوخاوە خەم بۆ دڵ بە لێشاوە بۆ یەژینم شێواوە وەزگە و بریان بۆ چیە ئێستای وام خنکاوە إلهي توم فناي يرخم لمن مكشاوة منعين مكان دوستان حالم توا وخراوة دل جفا يارانا بشيا ويكسو داوة جراي رقام رنبو بس بدستي او كجاوة قصيدة برو بيي بلي دڵم وابەن کراوە بە قسەی چینا مردێکە دڵی لە من یەشاوە کوێری ڕێیەوینی تۆم چاوم پڕە لاوە ئیزرایل تەشریف بێنە نەفەسم لێ بڕاوە ئیزرایل تەشریف بێنە نەفەسم لێ بڕاوە آخر کە تۆم بۆ نەبیت منیش دەڵێم ماڵاوە ئەم شەو بە خۆشی کێیە بۆشینەی وەستاکاوە ئەوە بۆ دانای هەلاق ئەوە بۆ دانای هەلاق دەڕۆم شەعر و وەنراوە کاکە ئەحمەد ملایە هەزار سڵاو لەو پیاوە یەڵا ماچگیان بڕۆ دەیڵێم شەعر و وەنراوە
بۆتۆ بەڕوخسارمدا دیارە ژێوەی پیرم گرتووە سێرکە بەم لاوێتیە چیت بە حاڵم کردووە بڕوانە جلی ڕەشم چۆن ڕەنگمی بردووە ڕەنگی زەردم شایەتە لاشەم سەرد و مردووە تاکە یازاردانم بۆ پشتت پێم کردووە عاشق بۆ جۆرە نابێ کە منت بیل کردووە تر دەڕۆنجە دێڵم منیش دڵم مردووە هیچ کەس بە دڵی مردو وا ژیانی کردووە بۆشینەی وەستاکاوە بەندم وجود کردووە ئەوە بۆ دانای هەلاق کەلیمەم ڕوو بەڕووە یەڵا مانجگیان بڕۆ منیش شەکلم کردووە یەڵا مانجگیان بڕۆ منیش شەکلم کردووە ئەو فلاشەی دابوون دوو چاومی کوێر کردووە سڵایان لێبێت باوانی وەستاکاوە و حەسەن یۆنانی